بسم الله الرحمن الرحيم. بناوی خوای بەخشندە و میهرەبان، برایان و خوشکانی ئازیز و خۆشەویست لە هەر شوێنێک هەن، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر خۆتان و ماڵ و منداڵ و خانەوادەتاندا. ئازیزەکانم خۆشحاڵین لە بەرنامەیەکی ڕاستە و خۆی بەرنامەی زانستی میرات بە خزمەتتان گەشتینەوە، بە ئومێدی ئەوەی بتوانین لەم بەرنامەشدا زانستێک لە زانستەکانی میرات لە خزمەت میوانەکەمدا بخوێنن جەنابی مامۆستا دیارگەرمیانی. لە بەرنامەی ئەمڕۆدا بە پشتیوانی خوای پەروەردگار باسێکی تر لە باسەکانی میراتەکەین کە پێی ئەوترێ ذەوی الئەرحام، واتە ئەو خزمانەی کە بەهۆی سکەوە ئەبنە نزیکی میراتبەر، نزیکی ئەو کەسەی کە وەفاتی کردووە دنیای بەجێ هێڵاوە. لە بەرنامەی ئەمڕۆدا جگە لە پرسیارەکانی خوشکان و برایانی ئازیزمان کە پەیوەندیەکەن بەو ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەکە نیشانەدرێ، ئەم پرسیارانەش ئاراستەی مامۆستایی بەڕێز و خۆشەویستەکەین. ئایا ذەوی الئەرحام بەکێ ئەوترێت؟ و ئایا هیچ بەڵگەیەکمان هەیە لەسەر ئەوەی خزمی سک ذەوی الئەرحام میراتبەرن؟ و ئایا ڕەئی زانایان لەم بارەیەوە چییە؟ پاشان ئێمە چۆن بتوانین میرات بەسەر ذەوی الئەرحامدا دابەشکەین؟ و ئەو سنفانە ئایا لە شەریعەتی پاکی ئیسلامدا دیاری کراون یاخود دیاری نەکراون؟ ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر لە کاتی بەرنامەکەدا بۆمان دەرەکەوێت. ئاراستەی مامۆستای بەڕێزیەکەین بە ناوی خۆم و بە ناوی ئێوەشەوە بە خێراتنی جەنابی مامۆستا دیارگەرمیانیەکەین. مامۆستا گیانی خوا بخێر. مامۆستای بەڕێز و خۆشەویست، دیارە ئەم بەرنامەمان ڕەبتی بە بەرنامەکانی پێشوە نییە بۆ معنای بڵین بابەتێکمان تەواو نەکرد بێ. دێینە سەر بابەتێک کە پێی وترێت ذەوی الئەرحام، ئەو خزمانەی کە خزمی سکن. پێم خۆشە جارە پێناسەی ذەوی الئەرحاممان بۆ بکەی. ئایا لە کتێبەکاندا قوتابێکی زانستی شەرعی بەڕێزێک ئەم دەستەواژەی بەرچاوەکەوێ ذەوی الئەرحام یعنی چی، واتای چییە؟ خوای گەورە پاداشان داتەوە. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه، أما بعد. اللهم بك نقول، اللهم بك نستعين، اللهم آمين. خوای گەورە پاداشی جەنابتۆ ئەو ستافەوە ئەو بینەرانش داتەوە کە بەدیار ئەم بەرنامە دائنیشن، چی بۆ ئەوەی علمێک فێر بن، چی بۆ ئەگەر حەقێک لەلایەنە بیگەڕێنەوە بۆەوەی کە حەقێکیان هەیە لە شوێنێ داوای بکەنەوە بە شێوەیە کە خوای گەورە پێی خۆش بە پێی سنەتی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم. ئێمە لە ماوەی بەرنامەکانی پێشوە باسمان کردووە میراتگر کێن و تومان ئەوانن کە خوای گەورە فەرضی بۆ دیاری کردوون، ئەوانن کە صاحبی فەرضن. ئەوەی کە صاحبی رسول الله صلى الله عليه وسلم کە ئەفەرمێ الحق الفرائض بأهلها، إذن ئەهلی فەرائض ئەوانن کە نەسیبی مقدر بەشی دیاری کراوە، ئەندازیان بۆ دیاری کراوە، کە زۆر باسمان کرد، یەک لەسەر دوو، یەک لەسەر چوار، یەک لەسەر هەشت، یەک لەسەر سێ، یەک لەسەر شەش، دوو لەسەر سێ. پاشان هاتینە سەرەوەی فەما بەقیە فلأولى رجل ذكر کە پێوتری عەسەبە، کە خوای پەروەردگار عەزە وەجەل کە باسەکە فەرمی يوصيكم الله في أولادكم للذكر مثل حظ الأنثيين، كأو كاتب فرمي فإن كانت واحدة فلها النصف، فإن كن نساء فوق اثنتين فلهن ثلثا مما ترك. ليرة كواب النصيب وانا ذلك بس كر نصيبيني كواب أي باش أبي كر يمردون أي باب أي با أي نصيبك إيش فللذكر مثل حظ الأنثيين، كواب أو بعصب أي بعد هركس يكا ما ليس بصاحب فرض ولا عصبة أو ذوي الأرحام. ذوي الأرحام بريتين لخزمي بريتين لوانيكا خزمی میراتگیری مردون لپاش ئەوانەی کە صاحب فرض نەبوون بوونیان نەبێ و هەر کاتی عەسەبەیش نەبوو، ئەو خزمانە کە بریتین لەو خزمانەی کە نەخاوەن فەرض نەعەسەبن، ناوێن نەوە لە میراتە، لە میراتە ناوێنێ بۆی خلافی دەبوونیان ئایا میرات وەرەگرن یا میرات وەرناگرن. کاو بم کاتێ باس لە میراتگیری خزمی نزیکە کە مەڵام کوڕ ئەڵێم عەسەبەیە، کش ئەڵێم یەک لەسەر دووە با یا دوو لەسەر سێ با. هەی تۆڵێ باشە مامۆستا بۆ نمونە پور خوشکی دایک خوشکی باوک کەشان نزیکیشە، ئەمانە پێوترە ذەوی الئەرحام. بۆ نمونەیەکن لەوانە. بۆ کاو بوو ذەوی الئەرحام بریتێ لە خزمەیە کە نا صاحب فەرضە، فەرضی دیاریکراوی هەیە، بەشی دیاریکراویە، نەعەسەبەشە. مامۆستا مەرجە ذەوی الئەرحام هەر لە ڕێی ئافرەتەوە بێ و خزمەتیە؟ وەکو باسم کرد کەوتم ئێستا کەسێک کەوتم خوشکی باوک لە ڕێگەی باوکۆیە،
پور لە زمانی عربی عەمە معنەیەکی ئەم پرسیارە لە پێغەمبەر کراوە صلی الله عليه وسلم هەلەکە هالك وترك عەمەة وخالة کە حتا بەڵگەی و کەسانەشن کە ئەڵێ ذەوی الأرحام میراثیان نییە. عەمە لە زمانی عربی عین خوشکی باوک، بەڵام لە کوردی خۆمان هەباوی ئەوەی پور. خاڵێ عین خوشکی دایک، یعنی حتا ئەوەی بۆ تاقیکردنەوە لە هەندێک قوتابخانە بۆ خۆشی تەڵەبەی پێ تاقیکردنەوە ئەڵێ مات الرجل عن عمة وخالة، کابرا دوای سەیری تێکەشی عەمە چییە و خالە چۆن تەوزیعی کە، بەڵام کە کاتێ ڕۆشتە سەر ئولو الأرحام لە جای ئەوە بنووسی عەمە بنووسی ئوخت لأب یا ئوخت ئەبین، ئەوە کەش بنووسێ چی ئوخت ئوم خالەیە. جەزاک الله خێر. پاشان مامۆستای بەڕێز ئەوە ڕوون بوو پێناسەکە خوا زاواتوە خۆ پاشان لە شەریعەتی پاکی ئیسلامدا ئەمانە چۆن بەشیان بۆ دانراوە، ینی ئایا خەڵکانە چۆن میراتە بن و ئایا زانایان چیان بۆ داناون، ئایا بەڵگە هەیە لە قورئاندا، بەڵگە هەیە لە سوننەدا لەسەر میراتی ئێمانە؟ خۆ لە ڕازی با پێشەوە کەمەر بەکو بۆ خۆشی قسەکەم لەم ڕۆژانە برایەک مامیر کاکە لەگەڵ مامۆستا شاخۆن دانیشتن زۆر ئاسانە وایە وڵی تێمارچی گوێگەین تێناگرنەوەە پێکەنی دوایی مامۆستا تۆ لە ئەوڵی بەرنامەکە و گوێ بگرە کە من لە یەکەم بەرنامە باسمان کردو حەقی ژن چییە و پیاو چییە، بەرنامەیە کە دووبارەمان کرد سێم دووبارەمان کرد، ئێستا تۆ لە ناکایەگەوە دێیتە ناوی مامۆستا هەر ئینسان ئەگەر لە شەڕ کە هەموو کەس لی تێگا ئەگەر ئینسان لە ناوەڕاستی شەڕەکەی بێ لی تێ ناگە لەسەر چی خۆڵی ڕازی چی بووە خوای گەورەمان خەتا ئەوڵی خێر و لە شەڕمان پارێزێ لە ئاخیری خێری شابین کاو مامۆستا بەسم لەمەیە من هەموو جارە دەڵێم وەڵڵی واقعەن ئاسانە بۆ کەسێک کە خوی باتێ تو نەڵێم ڕۆژی 10 دقیقە کاو بوو ئەم پرسیارەی کە جەنابەت کە ڕای زانایان لەسەر میراتی ذەوی الأرحام بریتین لەو خزمانەی کە بخوای گەورە بەشی دیاریکراوی بۆ دیاریکردن عەسەبەن. کاو بوو ڕای یەکەم هەندێک لە عولەما ڕەیان وایە میرات نابن، ئەم ئیمامانە وەنە ئیمامی عوثمان ڕەئی وایە میرات نابن، زەیدی کوڕی ثابت، سعیدی کوڕی مسەیب، سعیدی کوڕی جوبەیر، ئیمامی ئەوزاعی، ئیمامی ئەبو ثەور، داود ئیبن جەریری طەبەری. بەڵگەشیان چیە؟ بەڵگەشیان ئەوتانێک ئەڵێن خوای پەروەردگار عەزە وەجەل کە باس لە میراتەکات بە هیچ جۆرێک باسی لە ذەوی الأرحام نەکردووە. ئەمەی کە بەڵگەکانیانە ئەڵێن قورئان باسی میرات یەکلا کردەوە، کە قورئان باسی نەکردووە ئێمە نایەن بیان دەینێ کە نەمان عەسەبە و ساحێ فەرد نەما ئێخە بەرژەوەندی عامی موسڵمانان لە بەیت المال دایەنێ. دوو ئەم بەڵگەیانە حەدیثەیە کە کەسێک هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی پێغەمبەری خوا پیاوێ لە عالیە سەروی مەدینە وفاتی کردووە ئین رەجولا هەلەکە وتەرەکە عەمەة وخالة. عەمە و خالە بریتە لەوەی کە کێیە خوشکی باوک و خوشکی دایک. پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم سێ کەڕەت فەرمی یا رب رجل ترك عمة وخالة. ئەڕۆشت هەردوو بارێکەوە دوای فەرمی خوای گەورە دیارە تەربارەی ئەمەش دا نابەزێنێ لا ئەڕا ينزل علي شيء لا شيء لهما. ئەمەش بەڵگەی ئەو زانانەیە کە ئەڵێن ذەوی الأرحام بەشیان نییە. ئەمانیش کە وەڵامیان داوەتەوە جارێ خاڵ یەکەم ئەڵێن ئەمە حەدیثەکە منقەطعە کە ضەعیف بوو ئەمەیشی پێ ناکەوێت تایەتی الأحکامە. دوو فەرضەن دامانە ئەم حەدیثە صحیح بوو، ئەم حەدیثە پێش دابەزینی ئەو ئاەتەیە کە خوای گەورە فەرمیەوە ئولو الأرحام بعضهم أولى ببعض في كتاب الله. يعني ئەم حەدیثەی پێغەمبەری خوا پێش ئەو ئاەتە بووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرضیانە لا شيء لهما لە فەرضە فەرضەن ئەگەر صحیح بێت پێش دابەزینی ئەم ئاەتە بووە. ئەی ئەمانیش کەوا بڵێن ئەی بەڵگەی ئەوانە کێن کە ئەڵێن میراتگرن لە پاش عەسەبە و لە پاش صاحێ فەرض إمامي عمر، إمامي علي، ابن مسعود، ابن عباس، مجاهد، عمر كري عبد العزيز، أبو حنيفة، إمام مالك. يكم بلغانا بلغواتك أخوي فرقال عز وجل فرمي وأولو الأرحام بعضهم أولى ببعض في كتاب الله إن الله بكل شيء عليم. دو فرموديك الشيخ الباني فرمودك الصحيحة كذلك ما دران عائشة رضي الله عنها فرمي في غمر صلى الله عليه وسلم فرمي الخال وارث من لا وارث له. بەڵگە کەش زۆر بەقوتە بەکو بەڵگە الخال و خال لەبەرەوەی چییە؟ نەصاحێ فەرضە نەعەسەبەیە ذەوی الأرحامە. خال بریتیە لە برای دایک. برای دایکی ئەمە کە خوێنمان لە الوارثون من الرجال برای دایکی تیانە بوو. مام هەیە برای باوک میراتگر عەسەبەیە کەوا بوو بەم بەڵگە ئەفەرمون ئەوەتانێ. جا لەبەرەوە ئەم خلافە لەمەوە بوو، بەڵام ئێستا ئەوانەی کە ئەڵێن نایباڵێ بۆ بەیت المالە. ئەمڕۆ بەیت المال مامۆستا ئالێرە مؤخرینی مەذهبی شافعی هەمووی لەگەڵ ئیمامی مالک لەوەگەر چوار مەذهبەکە ڕەئیان وایە کاتێ بەیت المال منتەظەم نەبوو
ئەوانەیشی کەوتویانە ذەوی الئەرحام میرات گرنین هەر نایاندرێتێ ئەڵێن ئێستا هەموویان ڕەئیان وایە ڕوا بۆ ذەوی الئەرحام. مامۆستا جەنابەت وشەیەکت بەکارهێنا فەرموود هەر کاتێک بەیت المال منتەظەم نەبوو کەواتە ئەگەر بەیت المال هەش بێت ینی دەوڵەتی ئیسلامیش بێت بەیت المالیش هەبێت بەڵام منتەظەم نەبێ ناچێتەوە بەدەست کەسی عادل شارەزا انت عادل علەما فەرمون سێ خاڵ عادل دادپەروەر بێت مخلص بێت شارەزا بێت بەیت المال منتەظەم نەبوو ئەڕوا بۆ ذەوی الئەرحام. لێرەش پرسیارێکی دێتە پێشەوە باشە ئەصحابی فەرض هەبوو نە عەسەبە هەبوو نە ذەوی الئەرحام هەبوو نە بەیت المال هەبوو کەس نەبوو. علەما فەرمون کەسێک هەڵە بژێری ئەم سێ شەرتەی تیاوێ کەسێک ئیمامی مزگەوتە ڕئیسی عەشرەتێکە ئەم سێ شەرتە دادپەروەر بێ دڵسۆزی مسلمانان بێت ئەهلی علم بێ شارەزا بێ لەو پارە چۆن سەرف بکات لە بەرژەوەندی مسلمانانە سەرفیەکات. یعنی ئەو کاتە مامۆستا چۆن ئافرەتێک کە وەلی نەبێت کەسێک ئەبێ بە وەلی پیاو چاکێک لە کاتێکا کە دەوڵەت نەبوو خەڵکێک ئەوش بەڵگەیەکی باشتێناوە کە کەس ئافرەت بەبێ وەلی نەدرێتە شوو ئەوانێڵی هەر کەسی نەبوو ئەو کاتە منەظەمەیەکی ئیسلامی مرکزێکی ئیسلامی لە ئەوڕۆپا بێتە وەلی و سەرپەرشتی. بەس من میراتەش مامۆستای بەڕێز ینی ئەو کاتە حسابی ئەوەی بۆ کرێ پیاوێک ئەبێتە تەسلیمی کەسەرپەرشتیارێک پەروەر و دڵسۆز کەسێکی شارەزا ئەو بە دڵسۆزی لە بەرژەوەندی مسلمانانە سەرفیەکات. بەڵێ مامۆستای بەڕێز ئەوەی کە جەنابەت تا ئێستا لێ حاڵی بوونە خلافەکەت باس کرد ئەم چۆن ئەیبن ینی چۆنێن بۆ دانین چەندێکیان بۆ دانەنین ئایا هەر بە تەقسیم لە بەینانە بەشیکەن هەر کەسە و ڕازیکەین بە شتێکیان شەرع بۆی داناون ئەمە چەند بەرن خۆلت ڕازی مامۆستاگیان طبعا ئێمە کاتێ باس لە ذەوی الئەرحامەکەین چوار لقی سەرەکین بۆ چونکە ئەوانەی کە لقی مردووەکان یعنی چی یاوان کەوا بۆ کەسە مردووە ئەولاد کوڕی میراتگرە کچیشی میراتگرە بەڵام منداڵی کچەکانی میراتگر نییە کاو لقی یەکەم لقی مردووەکە خۆی ئەولادی مردوو ئێستا بۆ منەڵێ مامۆستا ئەولادی مردوو کوڕ و کچەردووکی میراتگرن ئەڵێن بەڵام هاتیتە خوارەوە ئیبن الابن میراتگرە بەڵام ئیبن البنت میراتگر نییە کاوا بوو لە ذەوی الئەرحام کێیە مناڵی کچ مناڵی کچی کچ ئەمە لقی یەکەممان يعني فرعي مردو بەشێ چیمانێ فەرعمانەیە و ئەسڵمانەیە خوالت ڕازێ کەوا بوو لەم مردووەکە هاتە خوارەوە لە فەرعەکان ئەو فەرعانەی کە میراتگرنی نە بە عەسەبەنەیی نەبن بە ذەوی الئەرحام خوالی ڕ ئەوانەی کە ئەسڵی مردوون وەکو کێ ئێستا باوکی دایک بۆ کەسێک کە بڵێن جەد ئافرەت بکەوێتە بەینیانەوە کە وەکو باسماکە پێوتێت جەدی غەیرە سەحەمانە یان باوکی دایک هەر کاتێ جەد چی کەوتە بەینیوە نێرینەیە کە مینیە کەوتە بەینیوە نابێتە میراتگرێ بە ذەوی الئەرحام ئەمە لە ئەسڵە دایکی باوکی دایک هاکەوا بوو باوک چییە باوکی دایک خۆی ئێستا بۆ ئەم کوڕە دایکی مردووە دایک لە بەینە هەیە کابوو دایکی باوک کابوو تێکەڵ بوو لە بەینی نێر و مێن ئەمانە لە فەرعی ئەسڵە کە وەکو بە حەزم ناکەمی بڵێم ئەڵێن جەدی غەیرە سەحیح و یا جەدەی غەیرە سەحیح اینجا ئەوانەی کە نیسبەت دەدرێنە پاڵ دایک و باوکی مردووەکە نسبەت چیە دێتە نسبەت پاڵ دایک و باوکی مردووەکە خوشک و برایە بەڵام خوشک و برا هەردووکیان میراتگرن بەڵام کوڕی برازا کە کوڕ بێ کوڕی برا میراتگرە بەڵام خوشکەزا میراتگر نییە وایە کچی خوشک میراتگر نییە کەوا بوو لە ئەسڵ و لە فەرع و ئەوەی پاڵە درێتە سەر برا و خوشک ئەمەش بەشێکن لەوانەیە کە چی بوون ذەوی الئەرحامیان پێوتێ کۆتایەکەی داپیرە و باپیرە وەکو مامی دایکی پور خاڵ ئەمە ئەم چوار سنفەن کە ئەگەر تەفسیلی بدەینێ ئەبنە 11 پۆل بیانژمێنی یەک بەڵام پرسیارەکەی جەنابەت ئەوە بوو ئایا ئەمانە چۆن میراتیان ئەدرێتی مامۆستا پێشەوەی بچینە سەر ئەوە ئەمەش کە جەنابەت باسە کرد چوار ئاسانیەکە چوار ئەسڵەکەیە ئەم چوارە تاقیمێکیان پەیوەندی بە فەرعی مردووەکەوە خوالت ڕاستی تاقیمێکیان پەیوەندی بە ئەسڵی مردووەکە دوانیشی حەواشین بۆ من کاتێ باسی خوشکەکە میراتگرە بەس هاتە خوارە بۆ خوشکەزا میراتگر نییە نە ساحێ فەرضە نە عەسەبی ئەبێ بە ذەوی الئەرحام بەڵێ دوانی حەواشی بوو هەر ئەو چوار تاقمەیە کەوا بوو ئایا مەذهەبەکان عولەما چۆن تەوزیعیان کردووە مەذهبی یەکەمان مەذهبی ئەهلی ڕەحمی پێوتێ مامۆستا کە ئەم مەذهەبە لەبەر لاوازی عولەما پێوتێ مەذهبی مەهجوور
کێن ئەوانن کە ئەڵێن جیاوازی لە بینی نێر و مێیە نییە، جیاوازی لە بینی خزمی دوور و نزیکە نییە، یعنی پیاوێک مردووە بۆ نمونە خوشکە زایەکیەیە لەو لاشۆ کەسێکی نزیک تۆ دانێ کچێکی مامی هەیە، پورێکی هەیە، هاوسکێکی ئەمە پور لە ڕێی باوکیوە، ئەمە کچە زایەتی دوور و نزیکی ناکرێنەوە، ئەڵێ هەموویان وەکو یەک بە یەکسانی ماڵەکە گەر چوار بوو یەکێکیانە دەیتێ، نێرە یان مێیە، دوورە یان نزیکە. ئەمە عولەما فەرمون هەر لەبەرەوەی مخالفی ئەسڵی میراثە کە لە میراثە جیاوازی کراوە، ئەوە مخالفی عەقلیشە، هەجریان کردووە. بەڵام ئەوەی کە پێشەوەی عین تەفەسیل لەگە بێمێ، ئەوەی کە مەذهبی لە هەمووی صحیحترە مەذهبی ئەهلی تەنزیلە. مەذهبی ئەهلی تەنزیل ئەوەتانێ کە ذەوی الئەرحام دادەبەزێنیتە جێگەی ئەو کەسەی بەهۆی ئەو گەشتۆتە مردووەکە. بەهۆی ئەوە تەنزیل یعنیم ئەو ئەیەنیتە جێگای ئەو. وەک مانای دابەزینی ئایا. نانا مەذهبی ئەهلی تەنزیل ئەوانن کە ذەوی الئەرحام ئێستا لە نمونەیەکە ڕوونیەکەینەوە، ئەگەر بێت و ئەم نمونە ئێستا لەسەر شاشەکەی شەڵای بینن، ئەڵێ مات رجل عن هر حديثك بقصد وعمليه كرد وتنبا طالبي علم زاني عمه وخاله ما نايشيا مات رجل عن عمه وخاله، عمه واتا بور خشكي باوك، خاله بور خشكي دايك. مذهبي اهل تنزيل الله يكمناو حذفك يكمناو لابا باشا خشكي باوك، خشكك لابا چه مينتو باوك، خشكي دايك، خشكك لابا چه مينتو دايك، كابو باوك عصبەی دایکێک لە سەرسیەیە، خوشکە باوکیەکە دوی ماڵەکە با خوشکە دایکەکە یەکە با بۆ وەکو وایە بڵێ کەسێک مردۆ دایک و باوکی لە ژیانە. ئەمە مەذهبی ئەهلی تەنزیلە. مەذهبی ئەهلی قەرابە ئەوە تا مامۆسایی بەڕێزم کە نزیکیان لە مردووەکەوە قیاسە، وەک ئەم نمونەی کە لە بەرچاو هەردوو مەذهبەکەمان بۆ ڕوونەکاتەوە. ئەڵێ کەسێک مردووە کچی کوڕی هەیە لەگەڵ کوڕی کچ. باش ئێمە بابیکەین بە مەذهبی ئەهلی تەنزیل. چی ڕوەدا مامۆساوتم؟ یەکەم ناو لابین، یعنی بخۆی ئێستا کێ میراتگرە؟ کچی کوڕ. کێ ماوەتۆ لە پاشی؟ کچی کوڕی کچ. کاوا بوو تۆ یەکەم لابرد بوو بە کچی کوڕ لەگەڵ کوڕی کچ. هەڵتانێ زبانمان ڕاتۆ لەسەر عەرەبیەکەڵێم کچی کوڕ یعنی چی؟ بنت و ئیبنین. کوڕی کچ ئیبن و بنتین. لە ئەهلی تەنزیلە ئیبن و بنت میراتگەر نییە. کوڕی کچ کەسێک وەفاتی کردووە، کچی کوڕەکەی لە ژیانە، بەڵام کوڕی کچێکیشی لە ژیانە، ئەولادی کوڕ میراتگرن، ئەولادی کچ میراتگەر نییە. کە بوو کردم بە ئەهلی تەنزیل بەشەکە بێتە یەک بەشەوە، کچی کوڕەکەی بات، کوڕی کچەکەی چ نابات، ماڵەکەدا بەشی یەکەکە. ئاسانترین ئەگەر وەکو ئەهلی تەنزیل، وەکو ئەهلی تەنزیل. نمونەی دۆمان کچی برای دایک و باوکی، برای دایک و باوکی خۆی میراتگرە، بەس کچەکەی میراتگر نییە. کچی برای باوکی خۆی میراتگرە، کچەکەی میراتگر نییە. ئێمە وتمان لە ئەهلی تەنزیلە بەست یەکەم ناوەکە لابن. ئەوەی کە ئەمی گەیاندۆتە مردووەکە ئەوە میراتگر بێ ئەیبا، میراتگر نەبێ نایبات. کابوو کچەکە لە وەڵام کەسێک مردووە برایەکی دایک و باوکیەیە، برایەکی باوکیش، برای دایک و باوکیە بوو، برای باوکی نایبە، عەسەبەی نزیک عەسەبەی بەعید حەج بکات. برا دایک و باوکیەکە برا باوکیەکە بێ بەشەکە. کابوو ماڵەکەم کرد بە یەک بەشە و ئەو کاتە بۆ کێ؟ بۆ برای دایک و باوکی. کەوا بوو ئەڵێن بۆ برای دایک و باوکی، عین بۆچی؟ بۆ کچی برای دایک و باوکیەکەیە. مامۆسای گیان مەذهبی ئەهلی قەرابە کچی کچمان هەیە، کەسێک مردووە کچی کچەکەی لە ژیانە، کەسی نییە، نە صاحب فەرد نە عەسەبە، بەڵام ئەی کێ؟ ئەمەی هەیە، کچی کچەکەی لە ژیانە لەگەڵ کچی کوڕی. ئەم دوانە کامیان نزیکترن لە مردووەکەوە؟ کچی کچەکە پلەیەک نزیکترە لە مردووەکەوە، کچی کچەکە ئیبا، کچی کوڕەکە نایبات. بەڵام هەمان نمونە بە مەذهبی ئەهلی قەرابە حەلکەینێ مامۆستا، بە مەذهبی ئەهلی تەنزیل. وتمان یەکەم ناو لابین، کچی کچەکە لابە، کچەکە ماوە، کچی مردوو میراتگرە، خوا لێ ڕازی بێ. کچی کوڕ میراتگەر نییە. عفوا ئەڵێم چییە؟ کچی کوڕ خۆی میراتگەر نییە، بەکو صاحب فەرد عەسەبە نییە، بەڵام کچەکە لابە کچی کوڕ. ئێمە گەر کچی مردوومان هەبوو یەک لەسەر دوی ماڵە با، کچی کوڕەکە یەک لەسەر شەشە با تەکمیلەی
ثلثين بۆ منێ سەگەر دوو کچ بوو ئەمیکی بۆ نامێنێت ئەگەر یەکێک بوو ئەو نیوەی ماڵەبات ئەوە نصف تەکمیلەکەی بۆ کێیە بۆ بنت و ئیبنە کەوا لێرە کچی کوڕەکەیە کەوا بوو مەسەلەکەم لە شەشە بۆ یەک لەسەر دوومانە یەک لەسەر شەش گەورەکەی هەڵەبجێن ئەسڵی مەسەلە بنچەی مەسەلەکەی من شەشە ئایا شەش لەسەر دوو یعنی نیوەی شەش سێەکات ئەی یەکی شەش هەر یەکەکات یەک لەسەر شەش کەوا بوو ئەم نمونە لە شەش بوو میراتگرەکان چوارە بن میراتگر چواری برد مامۆستاچی ڕوویدا ئەو کاتە ئەم ماڵە عەول نەبوو بەرز نەبووە بەڵکو کەمی کرد ڕودەت ئیلا چوار شایەتەکەم لێرە چییە لە مەذهەبی ئەهلی قەرابە کچی کوڕ لە بەرەوەی دوورتر هیچی بەرنەکەوت لە مەذهەبی ئەهلی تەنزیل یەکی لە چوار بەرکەوت خوانەت ڕازی بێت دوای پەیوەندی فەرموو خزمەتت باوکی ئەیاد بەڵێ فەرموو بەڵێ فەرموو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. دەستخۆشی و بەرنامەتان لێ دەکەم. محفوظ بێ سپاس دەکەین. سوالك موضوع مامۆستا بلێری. فەرموو. ئەوە گوتم عارضی زراعیم کڕیە درستیان درست نییە لە ڕێی شەرعی. زەوی زراعیت هەیە چی؟ کڕی بە پارە. کڕی وتە بە پارە؟ بەڵێ. بەزەوە شێ گوتی ئەلکشیان کردە میرات بەشیان کردە لەو خۆیان. ئەوان کردویانەتە میرات. پارەکان داکە هەمووان برێن. یعنی ئەوەی کە تۆ لێت کڕیوە ئەوان کردویان وەکو میرات بەشیان کردووە؟ بەڵێ ئینشاءڵڵا وەڵام دەدەینەوە. باشە خوالت ڕازی بێ. سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله. خوشە شعریە بەڵێ فەرموو. مامۆستا گیان. بەڵێ فەرموو. وەڵای ئێمە خانوویەکی وەرەسە هەیە. بەڵێ فەرموو. ئیمامی خەزوورمان. ئیمان خەزوور تا دوو شوبرا وەختی خۆیشیان هێنا لەسەر ئەو ماڵە 5,000یان پێ کردو کەشیان هێنا 5,000 لەنەوە توویەکە. شەکێدا ئێمە ئەڵێنەوە خانووەکە دوو فرۆشنەوە 5,000 ئاڵەگرینەوە. من لە سەوتی و دادێت یا ناگەم نازانم. ئەو خوشکە بەڕێزە لێ حاڵی نابم. مامۆستا گیان. بەڵێ. مامۆستا گیان دوان خاڵی بەلێم دوو شوبرام هەیە ما خەزوور مەخانوەکە وەختی خۆی کەشمیان نهێناوە 5,000یان تێ کردو 5,000یان تێ کردو ئەمێ 5,000 بدوێتە خانووەکە ئەفرۆشترێ بۆ وەرەسە هیچ نازانم ئەیاندا 5,000 خۆیان. زۆر من حاڵی نابم لە پرسیارەی ئەو خوشکە بەڕێزە. یعنی کاتی خۆی خانوویەکیان کڕیوە؟ خانووەکە بڵێن ژنیان نهێناوە لەسەر ماڵ بوون کە وەختی خۆی پاریان تێکردو 5,000یان تێکردو پاریان تێکردو ئەیسانی مە کەس خانووەکەمان فرۆش داوای 5,000کەنەوە پارەیەکەنەوە کە پاریان تێکردووە دوای فرۆشتنی خانووەکە داوای 5,000ەکەی خۆیانەکەن. بەڵێ ئەو کاتە ژنیان نهێناوە لەسەر ماڵ بوون. ئینشاءڵڵا وەڵام تدەینەوە. مامۆستا گیان بەسڵاح. خوالت ڕازی. کاک عەبدوڵڵا بەڵێ فەرموو. السلام عليكم مامۆستا. عليكم السلام کاک عەبدوڵڵا. مامۆستا دوو پرسیارم لە مامۆستا لێرەیە بەس لەبارەی میراتەوە نییە دەتوانی وەڵام بدەنەوە؟ دەربارەی میرات نییە؟ بەڵێ. ئەی بۆ نایگۆڕی بە میرات؟ وڵای هیچ شتێک نییە لەبارەی میراتەوە تشکە بۆیە نیتمە بوارێ. وای بەرنامەکەمان تایبەتە بە میرات ئەگەر مامۆستا دوای توانێت پرسیار بکات ئەتوانێت ژمارەکەی مامۆستا وەرگری دوای پەیوەندی پێوە بکەیت چونکە تایبەتە بە میرات بەرنامەکەمان ئەگەر تۆزە لە میراتیش نزیکە بێتەوە پرسیارەکە بکە. وڵا هەر لەبەرەوەی حەقی خەڵکێکە پێ عیلاقی بە میراتوێ دوای تەلەفۆنمان زۆر بۆ دێڵێ مامۆستا وەرناگیرێ بۆمان ئەومان هەستووە. جا ئەگەر دوای تەلەفۆنکەی کاک عەبدوڵڵا سپاس دەکەین. باشە دەستخۆشی ڕقمی مامۆستای چۆن وەگرم؟ هەر لە ئێستا تەلەفۆنەکە دامەخەرەوە کۆنتڕۆڵت دەنێ ئینشاءڵڵا. باشە دەستخۆش مامۆستا. سپاس دەکەین کاک عەبدوڵڵا. کاک موسعەب بەڵێ فەرموو. وڵا پرسیارێکمان هەیە. فەرموو کاک موسعەب. سەلام عەلەیکم وەڕەحمەت الله. چۆنی برا باشی؟ یاخوا بێەوەی بیت. فەرموو. مامۆستا وڵا پرسیارێکمان هەیە. فەرموو قوربان گیان. مامۆستا ئێمە باپیرەمان مەعاشێکی بەجێ ماوە. بەڵێ. مەعاشێکی بەجێ ماوە ئەنجا
خوشکێکی میمکێکم وەرێگرێ میمکێک بڵێ پوری یعنی خوشکی باپیرت وەرێ من بابینم بڵێ کچی خۆی وەرەگرێ کچی باپیرت ماوە لە دوای خۆی کچی باپیرت وەرێگرێ یەک کچێکی وەرێگرێت و بەشی خوشکەکانی تری نادا ئەوە لە شەرع چۆنچۆنی ئەوە حکومەت دەیداتە ئەو بەسەرەن بەس وەکو ئەوش خۆی شووی کردووە خوشکەکان ترشی هەر شووی کردووە بەس بەشی خوشکەکانی نادات خۆی وەرێگرێت عفوا پرسیاری بکە لێ جێماوە هی تەقاعودیە تەقاعودیە یان هەر هی دوای مردنی بۆی دەرچووە دوای مردنێتی کاک بەڵێ مامۆزا تا ئەداین کە زوو کاتی خۆی مردووە تا حکومەت معاشێکی بۆ ئەو ئافرەتە دەرکرا و ئافرەتە خۆی هەر شووی کردووە خوشکەکانی تریشیان شویان کردووە ئەنجا خۆی وەرەگرە بەشی خوشکەکان تری نادا ئاخر ئەم معاشە بە بۆنەی ئەوەی کە کچە گەورەکەش بۆ حکومەت بۆی بڕیوەتەوە ینی باوکێتی این باوکێتی نا گەورەکەش نییە ئەوی شووی کردەوە خوشکەکانی تری شووی کردووە و بەشیان نادا تەقاوەتی باوکێتی کەواتە بەڵێ تەقاوەتی باوکێتی ئینشاءالله وەڵام تدەینەوە وەکو تەقاوەتینە بەس بۆ ئەوان کردانتەنا ئەوە مەبەستم کاکم مصعب گیان ئەبێ ئەم معاشە ئەم پارە دووشت بێت یان شەهیدانەیە یا تەقاعودیە یا ئەنفالانەیە یان تەقاوتیە یان ئەم کچە بە گەورەی شووی کردووە وەکو گەورەکەش بۆیان دەرکردووە مامۆستا یەکێتی بۆی بڕێتەوە بەڵێ 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 یەکێتی بۆی بڕێتەوە معاشێکە حیزبیە بە کورتی بەڵێ بەڵێ ئینشاءالله وەڵام تدەینەوە لێوەی بیا ڕەبی کاک کامیل بەڵێ فەرموو ئەلۆ بەڵێ کاک کامیل مامۆستا پرسیارێکمان هەبوو فەرموو قوربان گیان مامۆستا دایکم حەوت برا و 4 خۆش کرد دایکی تۆ ئەلۆ هەر تۆزە لەو مناڵانە دوور کەوەرەوە خێرە دەگا کاک کامیل گیان ئەلۆ ئەڵەم تۆزە لەو مناڵانە دوور کەوەرەوە خێر دەگا ئەلۆ گوێمان لێتە مامۆستا پرسیارێکمان هەبوو زەحمەت نەبێ بەڵێ دایکم 4 حەوت برا و 4 خۆش کرد بەڵێ باپیرم نەماوە بڵێ باوکیان نەماوە بەڵێ ئەجا ئێستا باپیرم زەوی هەبوو زەوی فەلاحەتی براکانی زەویەکانیان بەش کردوو لەناو خۆیانە بەش خۆشکاریان نەداوە ئەڵێن لەبەرەوەی تاپۆی نەبووە عەردەکە ئەمیرێ یعنی این حکومەت بووە بەدەست باپیرمەوە بووە ئەڵێن بەش خۆشک ناکەوێت لە شەرعا بەڵێ بەڵێ ئینشاءالله وەڵام تدەینەوە کاک کامیل بەڵێ بەڵێ وەڵام تدەینەوە پرسیارت هەبوو لەبەرەوەی تاپۆی نییە بەڵێ بەڵێ ئینشاءالله وەڵام تدەینەوە پرسیارت هەبوو کاک کامیل دەی سپاس بۆ کاک کامیل بۆ پەیوەندیەکەی مامۆستای بەڕێز عەفوەن قسەکەمان پێ بڕی جەنابەت باسی دابەشکردنی میراتەکانیانت کرد مامۆستای گیان ئەوە پوختێ ئەم باسی کە کردمان میراتی ذەوی الئەرحام کە من قەنەعەتم وایە لە 100 مەسئلەی میراتە لەوە ئەچێ یەکێکمان ئەمڕۆ دەست نەکەوێ ذەوی الئەرحام بێ بەڵام ئێمە وەکو علم باسی ئەەکەین ئەڵێن ئەگەر کاکە لە 1000 شەیەک بێ هەر ئەو کاتە ئێمە حسابێ بۆ ئەو یەکە ئەەکەین با قورسی نەکەم با سادەیی بڵێم ذەوی الئەرحام بریتیە لەو کەسانەی کە خوای پەروەردگار ئەندازە و بەشی بۆ دیاری نەکردوون دوو عەسە بەش نین کاوبیتە هەر کەسێکی کە بوو لەمانە بانێ من تەفسیلی کەمە بێتە 4 بەش و ئەمە لە ڕێگای فەرع و ئەمە لە ڕێگای ئەسڵ و ئەمە بۆ نمونە کاتێ من باسی کوڕی مردووەکەم ئەڵێم وەڵا صاحب فرض قورآن فەرمی یوصیکم الله فی ئەولادکم باسی کچی مردووەکەم فەرمی وئین کانت واحدة فلها النصف باسی خوشکی مردووەکەم قورآن بەڕوونی بۆ باسەکە یەستەفتونەکە في الکلالەتی ئەو ئاەتە کە ئەڕوا لەسەری فإن كانت اثنتين فلهن ثلثا ئەوە باس لە خوشکە کات کەوا بوو لێرە وإن كانوا رجالا وإن كانوا إخوة رجالا ونساء فللذكر مثل حظ الأنثيين باسي خشكة كاد لقلب برا يوصيكم الله في أولادكم أو باسي خشكي مردو ما بسمة يوصيكم الله في أولادكم باسي كتشو كري مردو أكاد كابو الليرة باوك باس كراوة دايك باس كراوة كر كتش برا خشك أولاد أمانة كباس كراون میراتیان دیاری کراوە بەڵام ئەوانەی جگەل لەوەی کە خزمی مردووە و میراتی دیاری نەکراوە عەسەبە نیە پێوتێ ذەوی الئەرحام
ذوي الأرحام أمر مذهبێکی تەواو نزیکترە بە پێی باڵگەکان کە مەذهبی ئەهلی تەنزیل. مەذهبی ئەهلی تەنزیل مانای چییە؟ ئەو کەسەی کە ئەمرێ کی ئەیگەیانێتە مردووەکە. ناوی یەکەم کە ئەخوێنمەوە بۆ نمونە من بە مامۆستا شاخوان ئەڵێم کەسێک مردووە خوشکێکی باوکی لە ژیانە و خوشکێکی دایکی. ئەگەر ئەو مسادە تەماشای وەڵام مۆستا میراتگر نییە بۆ نە ناوی لە ناو ئەو ئافرەتانەی کە خوا بەشی بۆ داری کردوون، نە ناوی لە ناو پیاوانەی کە خوا بەشی بۆ داری کردن، نە ناوی عەسەبەکانی شەیە. کەوا بوو ئەی باشە کەسی کەی نییە، ئەڵێ کەسی کەی نییە هەرەمانە نەبێ. ئەڵێن کە کەوا بوو وتم خوشکی باوک وا بزانە ئەوە باوکەکە لە ژیانە، وتم پور خوشکێکی دایک وا بزانە دایکەکەیە. ئێوە کاتەوە نمونەمانەوە کچی کچ میراتگر نییە خۆی. ئەی کچی کوڕ کچی کوڕیش میراتگر نییە. ئەی بکەوە بوو ئەمانە بۆم دەرکەوت ئەی باشە من چی لێ بکەم؟ یەکەم ناوی لابە کچەکە لابە کێ ماوە؟ کچی مردووەکە ماوە. کچی کوڕ کێ ماوە؟ کچی کوڕێک ماوە. ئێ باشە کچی مردوو نیوەی ماڵەوات. ئەی ئەگەر دوان بوو دوو لە سەر سێ بن، زیاتریش بوو دوو لە سەر سێ. کاو ئێستا یەک دانەیە کچێک نیوەی ماڵم پێدا. کچی کوڕەکەش لەگەڵ کچی مردووەکە یەک لەسەر شەشی ماڵەکە بە. بەم مەذهبی ئەهلی تەنزیل یەک لەسەر دووم دا بە ئەم، یەک لەسەر شەشم دا بە ئەو. کەوا بوو ماڵەکەم کرد بە 4 بەشۆ، 3 بەشی کە بۆ لە ئەسڵەکەی لە 6 بوو، نیوەی 6 3 بوو، یەک لەسەر شەشەکەش یەک بوو، دابەزی ڕەت بۆ 4. ماڵەکەکەم بە 4 بەشەڵێم 3 بۆ کچی کچەکە، یەکیشی بۆ کچی کوڕەکە. بەڵام بە ئەهلی قەرابە بیکەم ئەمەی کە 3 بەشی بردووە هەموو ماڵەکە ئابات ئەوەی کێک لەسەر 6 برەیش نابە بۆ لەبەر کچ نزیکتر لە کچی کوڕ. ئەمە میراتی ذەوی الأرحامە کە زۆر بە کەمی هەیە. بەس من لێرە مامۆستا پێش شەویشتە سەر پرسیارەکان. لەم ڕۆژانە ئێستا کە من زۆر براو خوشک تەلەفۆنەکان دێن خۆشحاڵم بەوەی کە هەر لێرەشە بابیڵە من هەندێ براهن تا خۆمان نەبینن لەوچێ لە ناخیانەوە گلەیەکە بێڵە کاکە علمی میرات لەسەر شاشە خەڵک چۆن فێرێ بێت. ئێمە نەمانویستوتمە کاکە نەمانوتر لەم بەرنامە خەڵکی فێری علمی میراتە بێت. و هەرچەنە ئێسەیش ئێڵێم ئەوەی لە محاضرە یەکەمەوە بە یەواشی گوێی لێ بگرێت لە ماڵەوە خاڵ بڕوا لەگەڵیا قەنەعەتم وایە فێرە بێت. بەڵام هەدەف لەم بەرنامەی ئێمە ئەوە بوو کەوتمان خۆی گەورە پاداش ئەم ستافە بداتەوە کەناڵە بداتەوە کە ئەوە خزمەتی دینی ملەتەکە ئەکات کە ئێمە ویسمانە ئەو خەڵکە کە لە فتواشۆ لیژنەی فتوا خوا پاداشیان داتۆ ئەوانەیە کە خەمخۆری ئەو خەڵکەن و ئینشاءالله هەمویان خەمخۆرن ئەوانە تەلەفۆنەکان دەستان خۆش بێت لەبەرەوەی ئێستا خەڵکێکی زۆر ڕوومان تێئەکا بۆ ئەوەی هیچ نەبێ کابرا ئەڵێ خوایە گەر زوڵمم کرا خوایە تۆبە خوشکێک لە ڕووی تێداوێ بەشەی خۆی بکە قەزیەیەکە خەڵک بە سادەی مرد یەک دوو سێ چەند پشت مردون کە ئێستا میراتەکە هەروە ڕۆشت خوایە کە بەشی دانیاوە کچێک بەشی نادرێ خوشکێ بەشی نادرێت جەناب بەرنامەی پێشووتت باپیرێ ڕاستە پیر بووە لە ژیان بەڵام پێی خۆشە خێرێ بکا بۆ خۆی پێی خۆشە وەقفێ بکە پارێ بخاتە بزگەوتەوە با پیر بێت تۆ پارەت بۆ چێ پارەی بۆ قەبر و خیامەتە پارەی بۆ خێرە کاو بە ئەو شتانە بسڕینەوە ئێمە مسلمانی بەڵام ناوە غەزوی فکرمان بکرێ کابرا ئەوانەی کە باسی مافی ئافرەتەکەن لە سەدایەکییان نییە میرات تەوزیع ناکەن بەڵام تەنها بۆ خەڵ دوورخستنەوە لە دین ئەیانەوێ لە دینەکە دوورمان خەنەوە ئینا کام لەوانە بەشی خۆشکەدەن بەڵام ئێمەی مسلمان ئەڵێن کاکە باوەکو چۆن ئێمە مسلمانین و نوێژەکەین بەم شێوەش لە خوا بترسین ئەو میراتی ئەمێنێتەوە لە باوک لە دایک لە مام لە برا خوا شوێنێ وا تەوزیع بکەین خوا دایەتیە خوش خەڵک زوڵمی لێ نەکا ئەم قسەم بۆ ئێستا ئیشارەت پێکرد کەوا بوو هاتوو ئەم قەڵزیە خۆزگا باسی ئەم عارە خواردنەیش کە هەرچی کێشەی لێ دروستە بێتەوە بڕۆ سیارە دامەکات سیارە وەرئەگەڕێت ژن بێەوە ژنەکەوێت کوڕ بێ باوکەکەوێت دایک و باوک بێ ئەولادەکەوێن باخم دایان بەرنامەشە بێ بڵێن کاکە ئەم ژەهرە چێ لە وڵاتی ئەمەوەکو ئاوە فرۆشرێت باسی تلیاک باسی ئەو تێکەڵ و پێکەڵەی کە زەواج ئەمڕۆ بۆچی تەلاق زۆر زۆرترە لە زەواج لەبەرەوەی خەڵکە بە بنەمایەکی شەرعی ناهێنێت دوای چاوی ناپارێزێت دوای لە تێکەڵی خۆی ناپارێزێت دەیان کێشەی لێ دوور بابێ ئەم کێشانە هەلکە مزام وڵاتی ئەمە ئاگامان لە خۆمان نەبێ ماوەیەکی تر نییە تەواو خەریکە شیرازەی وڵاتەکەمان تێکچێت ئەم دوێنێ پێرە نمونەیەکاتۆ کابراڵێ کەسێک مردووە کاکە دوای تحقیق کردن لە محکەمەش بۆیان حەل کردووە وەڵا خێزانی لە ژیانە و سێ کچ ئەی بە کەسی کەینێ بەرە وەڵا مامەسا وەڵا چییە برای هەیە ئێ باشە برای هەیە خۆ نەسی حەدیثی لەسەرە
ڕێک لە ناو وەراقەکە نووسراوە فڵان کەس مردۆ بە ناوی ئەوە ئەمە خێزانێتی ئەمە سێکچەکەیەتی میراتگری کەی نییە بۆ یەک لە سەرش پنداوەتە ئەم ئافرەتە و ئەو باقەکەی بۆ ئەم سێکچەیە ئەی باشە براکان ئەمە نەسی حەدیثی لەسەرە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ خێزانی سەعدات کە کچەکانی سەعدە لە ئوحود شەهید بوون لەگەڵ تۆ ێستا مامیان ماڵەکەی بردوون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی خواشی دابەزێنێ دوای بانگی کردن فەرمووی لأمهما الثمن یەک لە سەرشت ولهما الثلثان دوو لەسەر سێ فما بقي لعمهما ئەوەی کە ماوە تۆ بۆ مامیانە کابوو لێرە ئەگەر ئەمە مخالفەی شەرعە با دەسەڵات ئەوقاف ئەندام پەرلەمان وەزیرە مسلمانەکان ئەوەی کە زانیم شەرعی خوای پەروەردگار قورئان بە مەرجی ئیمانی دانیا فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم كوتانك إن كنتم تؤمنون بالله فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر شرطي إيمان بقران ولا إخوة بيغمبر صلى الله عليه وسلم كابو أما أو ماما كباريجي زوري كبير لهم ملكا بيباشيان كردوها لنزانينا باو خلق اللي يروفير بيه بقرية دعوة لزانينا خطرة شرعي خواهي قورة بقوري بابين السر خلق لك هكا تعديل بكري أو ياساينا أم برنامج من راسي بو أما إمام صاحب خوش اسمه مصايب الرزم جناب مقدمي شي زور جوان بولا سر الموضوع بلام خلق يكي ما وسا كأزاني المحكمة دا كسيك ميرات نابا لو قضية دا كأم بينا خوش ميرات بري بشرح ليناك لبروات بو محكمة آية أوي كاتشي بو محكمة لا محكمش بوي توزيع كان ونحبار بيت كحاكم دانشتو قانوني كان دانا ونحبار بيت كامل ملاك بشينا كاتشي بويا خوي ما مصاي خوش يسم خوي قرب هذاش داتو أمر دين غريب بوا كغريب يسخل كوا على كاك ولا من كره من مسيح يهودي شن بكافرني أغير تو قرآن تماشاك بش يجزوري باسي مسيح يهودية كسي باوري ببيغمبرايتي رسول الله نبيه لدين درناچێ تۆ بتەقویەکەی بۆ منەڵێ مامۆستا کورەکە کەسێ باوەڕی بە پێغەمبەر عیسا و موساش نەبێت لە دین پێی دەرەچێت دەڵێم کەوا بوو پێغەمبەران کە باوەڕی بە ئاخر ریسالە نەبێت کەوا بوو ئەمە قورئان ئەفەرمێ فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ئەو کەسە ئەگەر وا بزانێ یاسایەکی تر باشترە لەمەی خوا دایبەزاندووە نەگوناهبارە لە دین دەرەچێت بەڵام ئەگەر بزانێ ئەڕوا لەوێ ئەم پارە بە حرام دەستیەکەی و بە حرامی خوا تاوانبارە و ئیشێکی خراپی کردووە ئەمە پارەکە بە حرامە خوات زاڵمە ئەو یاسای کە خوا دایبەزاندووە ئەم تەحەدا ئەو سوورەی کردە خوا هەڕەشەی ئاگری لێکات هەڕەشەی هەتاتای پارەکەش بە حرامی دەرخواردی کوڕ و کچی خۆیەکات لە دنیاش زوڵم ژیانی لێ تاڵەکات زوڵمەکەشی لە خوشکی خۆیەتی باشە مامۆستای بەڕست پرسیارێکم بۆ دروست بوو باوکێک میرات نادا بە خوشکەکەی کوڕێکە نایدا بە خوشکەکەی کە باوکی مردووە یان دایکی مردووە نایدا بە خوشکەکەی نایدا بە مەسەلەن برازاکەی کە میرات ئەبات برازاکەی ئەم منداڵی ئەم باوکە هیچ گوناحێکیە کە ئەو باوکە ئەو پارە حرامە ئەیەنێتە ماڵەوەن ئەمیش بێدەنگە بێت ئەگەر لێی نەزانێ هیچ نەخێر لێی بزانێ و بێدەنگ نەبێت بڵێ بابە حرامە بۆ قەبرت بۆ قیامەتت بۆچی بۆ باوکەکە حرامە بۆ ئەولادەکان حرام نییە بۆ ئەو ئافرەتە ئێستا پیاوێک ژنەکەی هەڵێ پیاوەکە بۆ خاتری خوا بۆ خاتری خوا ئەم کەسابەتە مەکە کورە ئەم سوێنە زیادانە مەخوا ئەم غەشە مەکە لە کەسابەتە ئەم حرامە مەخوا ئەمە لێرە بەشێکی زۆر لە عولەما ڕەئیان وایە ئەم ژنە ئەدای واجبی خۆی کرد بەڵام نەفەقەی ئەم ژنە لەسەر ئەم پیاوەیە کە نەفەقەی ئەم ژنە لەسەر ئەم پیاوەیە ئەم لە ڕێگای خۆی وە نەفەقەی بۆ هاتووە بۆ ئەم حەڵاڵە بەس بۆ پیاوەکە حرامە قەزاوەتە مامۆستای بەڕست مامۆستا پرسیارێک ماوە لەسەر ذوي الأرحام ئەویش تقریبا بە تەفاسیل باست کرد بەڵام پێم خۆشە بە کورتی ئەم ذوي الأرحامانە ئەتوانین بڵین مەرجی میرات بردنیان هەر نەبوونی عەسەب و ئەصحاب الفروزن هەنەر و مەرجیان هەیە بۆ بردنی میرات ئەی مسلمانەتی غێر کافر بنەوانکەوە ئەولاتر ئەگەر میراتگریش بوو قاتڵ بوو هەر میرات ناگرێت لا يرث القاتل ئەگەر کەسیشی نەبوو ئەم مردووە نە عەسەبەی هەبوو نە فەرزی هەبوو ئەمان مادام مسلمانە بن هەر نایبن هەر برای دایک و باوکیشی بوو کەسی نەبوو یەک برا نەبێ ئەم برا بێ باوەڕ بە ئیسلام ڕێک پارەکە لە بەرژەوەندی مسلمانانە سەرفەکرێ ئەمەش مع الأسف ئەمڕۆ خەڵک جێبەجێی ناکات چونکە کەسانی هەن هەر واقعاً خۆیان
ئەمڕۆ من هەندێ پێش کراوەوە حادث بڵاوکاتەوە ئەمڕۆ هەر تەعاندان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیتر هیچ بە ئیمان وەمێنێت. جزاك الله خير مامۆستا گیان بچینە لای پەیوەندیەوە بە ڕێزانە دیارە باوکی ئەیاد پرسیاری یەکەمی بوو پرسیارەکەی بوو کە ئەم پیاوە زەوی ئەم برابەڕۆژە زەوی زراعی کڕیوە ئەم زەوی زراعی کە کڕیوێتی لە کەسانێکی کڕێوانوەکو میرات فرۆشتویانە ئایا گوناحبارە بێت؟ ئەم ئێستا خۆش ئەبێ بزانێت ئەم کڕێتی مڵکی ئەوانی بیفرۆشن منفعەکەی جایزە بکڕن هەر لە کۆنۆ تا ئێستا کە من و تۆ دانیشن قسەکەین لە زەوی زراعیە پێی ئەوترێ ڕقەبە نافرۆشرێت ڕقەبە یعنی عیب منفعە ئەفرۆشرێت کابوو ئەم عەرزە هەر کەسێک کە ئێستا من ئەم مۆبایلە بە جەناب دەفرۆشم ئەڵێ ئەم مۆبایلە مامۆستا شاخەوان من لە حکوومەتە عیلاقەم لێ دەقیلێت وەربگرێتەوە بەڵام هەر کەسێ لە خەڵکی داوای لێت کرد من بەرپرسیارم عەرزی زراعی وا ئەفرۆشرێت کابوو نابێ بڵێ من عین و ڕقەبە ئەفرۆشم چکە ماڵی ئەو نییە بیفرۆشێ. دوو ئەوانەی کە خۆیان تەوزیعان کرد من لێرەوە لەم بەرنامەوە لە ڕێگای جەنابی تۆم کەناڵە خوای گەورە بیپارێزێ ئەڵێم بە ئەو کەسێک کە دەسەڵاتدار ئەم کێشە حەلکەن لەو کاتۆم بەرناماتوە زۆربەی پرسیارەکان لەسەر زەوی زراعیە. ئەم زەوی زراعی ئێستا لە هەندێک وڵات حەلیان کردووە لە کاکە زەوی زراعی خۆیان تەوزیعان کرا ئەڵێ کوڕ و کچ وەکو یەکەبات نەگناڵە وڵا کاکە کچ نایبات لە هەندێک وڵاتەڵێ ئەگەر کوڕەکە مۆزەفە زراعەت ناکا کچەکە لە گوندەی دەنە کچەکە بە تەنها ڕوونە مامۆستا بۆ لەبەر ئەوەی ئەمە تەریکە ماڵی مردووە عەرزی زراعی ماڵی مردوو نیە عەقدێکە لە بەینی دەسەڵات و لەگەڵی ئەو کەسەیەکە ئەو زراعەتەکات ئەو عەرزە زیندووە کاتوە جا ئەو کاتە خۆیان دوای ئەوە دایان بەکێ بۆ ئەوەیە ئەمما لێرە لەبەرەوەی کەس لی ناپرسێت کەس لی ناپرسێ و خەڵکە خۆی لەخوا بترسێت کە من کوڕی ئەو پیاوەم و خوشکەکەشم کچی ئەو پیاوەیە با ئینسان لەخوا بترسێ یەکێکیان داگیری نەکاتەوە کە بێ بەشکات ئەم پیاوە گوناحبار نابێت کە کڕیوێتی ئەم بەڵام بزانێت چۆن کڕیوێتی بزانێ ئێسش مڵکی ئەو نییە بزانێت چۆن کڕیوێتی جوانە خوا لەت ڕازی بێ. مامۆستای بەڕێز شاریە خان پرسیاری ئەوەی کرد کە باسی دوو شوبرای کرد کاتی خۆی ئەرزەی خانوویەکیان کڕیوە ئەم دوو شوبرایە 5,000 لە پارە کۆنەکەیان خستوتە ئەو خانووەوە دوای مودەیەکی بەسەرا ڕۆشتەوە کە خانووەکەیان فرۆشتویان نەچۆنێ بووە ئەوان داوای 5,000ەکەی خۆیانەکەنەوە. ئەم پرسیارم زۆرم پێخۆش مامۆستا شاخەوان بۆ ئەمە ئێستا هەندێک کوڕ هەن ئەڵێ مامۆستا من زۆر هیلاک بووین لەگەڵ باوکمانی سە باوکمان وەفاتی کرد برا بچووکەکەمان هیچی یاک نەبووە چەند جوان عولەما فەرموون ئەگەر ئەم کوڕە کاتی خۆی هیلاک بووە لەبەرەوە باوکێتی ماندووبوونی باوکی حەساوەتۆ نەختێ کە من هەرچەنە یعنی ڕێم وایە ئینسان حتا پێی ئەکرێت لە دنیا حتا پیاو پێی ئەکرێت لەسەر پارێژنی نەشی چونکە خوای گەورە دوو شەرتی دانیاوە قیوامە کە پیاو هەیەی مەسئولیت لە ماڵە یەکەم فەضلێکە خوا دایەتی چونکە هیچ شوێنێک بەبێ مەسئولیت ناڕوات دووەم بەو نەفەقەیە کە پیاو هەڵی گرتووە هی ئافرەت ئەگەر پیاوەکە کرێکاریش بێ ئافرەتەکە مەلاین دۆلاری هەبێت هەر پێی نەژی لەبەرەوەی بۆ نەختێ لەو قیواوەی کەمەکات لاوازی ئەکات لا ئینسان لە هی کوڕ و کچی خۆشی حتا پێی ئەکرێت بەڵام ئەگەر کوڕێک نەخێر خۆی ئەهلی بڕە بۆ باوکو دایکی پیاوێکی چاکە ئالەم حاڵەتە کە چاکە ئەکا لەگەڵ باوکی ماندوو بووە یان دایکی لەگەڵ ماندوو بووە یان حەزەکە براو خوشکەکانی چاویان لە شتێک نەبێ و نەیان بێت ئەمە ئەگەر خۆی بە تەتەوع کردوێتی دوای بۆی نێداوی بکاتەوە بۆیە وتم ئەم پرسیارە زارورە خەڵکی زۆرە مێشیراتی علەما فەرمون ئەو کوڕی یارمەتی باوکێدا و برای یارمەتی برایەکێدا بە تەتەوع پارە ئەخاتە ناو سەیارەی ئەخاتە ناو عەرزی ئەخاتە ناوین دوایی مرد بڵێ ئەولادی خراپە و با بۆ ژنی نەڕوا بۆی نییە ئەم کاتە تەتەوعێکە پێی بەخشیوە بەڵام ئەگەر بە قەرز داینیاوە ئێستا داوای ئەکاتەوە. جوانە خوا لەت ڕازی بێ. کاک مصعب مامۆستا بڕدار کە عەبدوڵڵا پەیوەندی کرد و پرسیاری غەیری میراتیە بوو من دوێ ئینشاڵڵا ئەوە بە هەر بزانەوە برایانە تەنها عەفوەن یەک داوە ئەم بەرنامە گلەیەکمە زۆرمان لێک لە مامۆستا بۆ پیا ناگەین تەلەفۆنێکی زۆرەکەین زۆر لەسەر خەتم دوای بەرنامەکە لەبەرەوەی حیسەی ئەو کەسانەیە کە پرسیاری میراتیان هەیە. جوانە خوا لەت ڕازی بێ. کاک مصعب مامۆستا پرسیاری ئەوەی کرد کە باپیری تەقاوتیەکی حیزبی بۆ بەجێ ماوە باپیری وفاتی کردووە لە دوای مردنی خۆی تەقاوتێکی حیزبی بۆ بەجێ ماوە پورێکی ئەم مەعاشە وەرئەگرێم تەقاوتیە بەشی ئەوەکانی تر نادات ئایا ئەمە لەبەرەوەی پرسیارەکەی ڕاستکەینەوە ئەم برا بەڕێ زەمان
خۆی دائما تەقاعوتی لە هەموو وڵاتێکە بریتیە لە ئەو معاشەی علاقەی بە ماندووبوونی پێش مردنەوەی موظفێکە و دوایە و تەمەنی گەشتووەتە تەمەنێک ئەو تەقاعودێت ئەم تەقاعودێ مامۆساگیان لە هەندێک وڵات ئەبێ بە میراث یاسای وڵاتەکە چونکە کابرا کە مرد وەزیفەکەی نەما وڵاتە توانێ بیبڕێ ماندووبوونی نەما لە هەندێک وڵات لەکسەر ئەو وڵاتە ئەوەی کە سەر بەکێیە کردی بە میرات وەکو میرات تەوزیعکرێ بەڵام ئەگەر ئەم کەسەوتی موظف نییە حزبیە کەوابوو تەقاعودی نییە کەوابوو شەهیدانەش نییە وەکو لەو دەستگاوە بۆی هاتبێت ئەوان خۆیان دایان بەکێ بە مراجعەوە بکەنە بزانم پارەکەڵێ ئەڵێ خۆ پێشتر کچیکەی خوشکیکەی هەبووە خۆیان کردیانە تەناو ئەم ئافرەتەوە من سەبەبەکەی نازانم بۆ کراوەتە نایوە ئەوانی کە لەوچێ پێش ئەمان مێردیان کرد بێ هەمووی لە ماڵی خۆی بێ بینویان ئەم کەسە کەس نییە بە خێوی کار نمونە هێنبووە ئەبێ بزانین سەبەبیشە بۆ کراوەتە ناو ئەمە نەکراوەتە ناو ئەوەکانەوە ئەوە لەلای ئەو شوێنەیە کە دەرئەچێت لەو دەستگاوەکە و پارە دەرەچێت یعنی مامۆستا ئەو دەستگای کە ئەو پارە ئەدات ئەو دەستگای خۆی بڕیارەدامە بۆ کێ لە دوای مردنی و نەفەرە مامۆستا بۆ نمونە با بینەری شەمە لە من ببیستێت تا ئێستا چەند کەسێکم ناردۆ بۆ شوێنی خۆی کابرا حەوت برای هەبوو وتیانە هەموو براکانت سوود بەخشن معاش خۆرن ئەم پارە بۆ ئەو براتانەیە کە هیچ یارمەتی وەرناگری ئەو دەستگای بڕیارەدات تەقاعودیم ناردۆ بەلایەن تەقاعودەکە وتێتی کاکە ئێمە ئەم تەقاعودی کە ماوەتۆ ئەم مناڵانە بچووک بوونەم دایکە بە خێوی کردوون مناڵ گەورە بۆتە موظف چۆتە ماڵی خۆی بڕیمانە لەسەر دایکەکەی کچی گەورە بۆ شووی کردو تەقاعودەکە ئەویشمان دەرکردو هەمویان دەرکردێتەوە تەنها بۆ ئافرەتەکە ماوەتەوە کەوابوو ئەو تەسەڕوفی تیاکە ئەگەر کەسێ بە دوایە بگەڕێ من ئێستا پێتەڵێم کەسی وایە تا ئێستا بایعی ئەو کەسەی لە ماڵەکەم ڕدۆنیان بڕیوە ئێستش وەریەگرن یعنی ئەمن لە زۆر شوێنەوە بە خۆمان مادەمەوەت باس کردە پێم خۆشە بیکەمە پرسیارێک بەڕاستیەوە زۆرجار کێشەیەکە کەسێک ئەمرێ بایعەکەی نابڕن ئەو دەستگایە ئاگادار ناکەنەوە ئایا بایعی ئەو مردووە حەڵاڵە بۆ کەس و کارەکەی کەمترین شتێک کە وەری ئەگرێت بە مخالفەی سەد خۆریەگرێت کەمترین حەقێک کە وەری ئەگرێت بۆ ئەوە بۆ ئەو شەخصە هاتووە ئەو شەخصە لەو ماڵە نەماوە مامۆستا ئەو کەسێک کە دین پەروەردەی کات من بۆیە لێرەوە ئەڵێن بۆ ملەتەیەمە با بگەڕێنەوە بۆ دینی خوای پەروەردگار بەو شێوەی خوا ئەیەوێت باوەڕتە بێ ئەو کەسەی کە لەخوا ئەترسێت بینی ومە خەڵکم بینیوە نەیوێراوە مۆبایل لە دائیرە شەحن کات وتێتی لەبەر ئەوە پارەیە وەری ئەگرم من ئەم پارەی بۆ منیە جوان خۆلت ڕازی بیاخۆ مامۆستای بەڕێز کۆتا پەیوەندی کە کامیل بوو پرسیاری ئەوەی کرد کە دایکی دیارە باوکی دایکی مردووە باپیریان چوار کچی بەجێ ماوە لەگەڵ حەوت کوڕە واتە ئەم حەوت کوڕە برای خاڵی ئەم کاکامیلن زەوی فەلاحیانە بۆ کەلعادە ئەم زەوی فەلاحیانە بەشی خوشکەکانیان لێ نەداوەم برایانە هەر بۆ خۆیان نەخۆیانە بەشیان کردەوە وەکو گۆشتی قوربانی کە گۆشتی قوربانیش بە بەشی خوشکیان لێ درێ ئەمان هەر بەشیان نەداون والله مامۆستا گیان وەکو باسمان کرد ئەمان پیاو ئەم منفعەتە لە باوکیان بۆ ئێماوەتەوە ئەگەر لە دوورەوە چەند ساڵە خەڵکیان وا ڕێهێناوە لە زەوی زراعی وەڵا خوشک بەری ناکەوێت یا کشبەری ناکەوێت ئەمە وانە بەو مطلقیە نییە بەو مطلقیەش نییە بڵێ کشبەری ئەکەوێت یا ئەوتانێ وڵاتی ئێمە ئەمە یاسایەکی بۆ دانێ یا من ئەڵێم کە بەبێ یاسایە سوودەکە چونکە لە باوکۆ ماوەتەوە ئەو خەڵکە لە خوا بترسێت خوشکەکانیان بێ بەش مەکەن خوا لە توش ڕازی بێت بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویست سوپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست کە تا ئەم کاتە دانیشتون بە دیار بەرنامەکەمانەوە و گوێتان لە مامۆستای بەڕێز گردەوە بۆ شیکردنەوەی باس و خواسی میرات کە لە بەرنامەی ئەمڕۆدا مامۆستای بەڕێز ئاماژەی بە ئەو کەسانە کرد کە وەفات ئەکەن لە دوای خۆیان میراتگیری نزیک جێنایڵن ئەو کاتە میراتەکەیان ئایا بۆ کی ئەچێت مامۆستای بەڕێز لەم بەرنامەدا بە تەفاسیل باسی ئەوەی کرد هیوادارین هەموو لایەکمان سوودمان لێ وەرگرت بێت تا بەرنامەیەکی تر هەموو لایەکتان بەخوای پەروەردگار ئەسپێرم صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.